قسەش بۆ گفتوگۆی زیاتر سەبارەت بە خۆپیشاندانی ئەمڕۆی مامۆستایان و فەرمانبەران دەچینەوە باشووری کوردستان و لە ڕێی تەلەفۆنەوە یەک لە پەرلەمانتاران لەسەر لیستی بزوتنەوەی گۆڕان بەڕێز شێرکۆ حەمەد ئەمین و لە هەمان کاتیشدا ئەندامی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی هەرێمی باشووری کوردستان وەردەگرین و دەربارەی خۆپیشاندانی مامۆستایان گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێزدا دەکەین. بەڕێز شێرکۆ ئەگەر گوێت لە دەنگمان کاتت باش. هەموو کات زۆر سپاس. وەک دەزانێت ئەمڕۆ لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی باشووری کوردستان مامۆستایان و فەرمانبەران خۆپیشاندانیان ئەنجامدا. ئایا لەم خۆپیشاندانەی ئەمڕۆدا هیچ ئومێدێک بەدی دەکرێت کە کۆتایی بەو قەیرانە بێت کە بەسەر مامۆستایان و فەرمانبەراندا سەپێنراوە؟ لە ڕاستیە ژیانی خەڵکی کوردستان و سەرجەمچی قزەکان و موچەخۆران و مامۆستایان و فەرمانبەران لە دۆخێکی زۆر خراپایە، سیستەمێکی زۆر خراپی نایاسایی بیدعی پاشەکەوت پەیڕەوە کرێ، سیستەم لە خەڵکی کوردستان نەکرێ و پەرلەمانی داخراوە، پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە پەشی کەوتووە، مواسساتی فەرمی هەمووی یا شەرعیەتی نەماوە یا پەشی کەوتووە یاخود ئیفلیج کراوە. بۆیە لە ڕاستیە ئەم شێوازە لە خەباتی مەدەنی کە لە جیهانە تەجروبە کراوە، ئەزمون کراوە و سەرکەوتنیشی بەدەست هێناوە، لە هەرێمی کوردستانیشە لە ڕابردووە ئەزمون کراوە ڕەنگە لەبەر هەندی حاڵەت و یاخود هەر جۆنێک بوو بێت ڕابردوو ئەنجامەکەی بە جۆرێک کەوتێتەوە. ئێستا ڕاستیە ئەمە جامی سەبر و تەحەمل و ئۆقرەی خەڵکی باشوور و موچەخۆر و مامۆستا گەشتۆتە ئەو پەڕی لێی ئەڕزێ. بۆیە دەست بەم خەباتە کراوە و لە ڕاستیشە بەپی زانیاریەکانی من ئەگەرێکی زۆر ئەوە هەیە و پلانێکیان هەیە کە بە سیستەمی موچەی مامۆستایان ئەو پاشەکەوتە نایاسایە بەشێکی دەستکاریکەن. ئێستا کۆمەڵێ بژاردەیان لە بەردەستایە بە بڕوای من ئەوەی من زانیاری مەدیە لەسەرێکێک لەو بژاردانە ساغە بنەوە بۆ دەستکاریکردنیشی ئەگەر جزئیش بێهینی موچەی مامۆستایان. باشە بەڕێز شێرکۆ، وابزانم جەنابیشتان ئەمڕۆ وەک چەند پەرلەمانتارێکی تر لە ناو خۆپیشاندەراندا بوون. داخوازی جدی مامۆستایان و فەرمانبەران چی بوو کە ئەمڕۆ لەسەر شەقامەکان بوون بۆ ناڕزایەتی دەربڕین؟ بەڵێ ئێمە لە ڕابردوودا و لە ئێستادا و لە ئایندەشدا لە بەرەی خەڵکی لە ناو خەڵکین و لەگەڵ خەباتی مەدەنی لەگەڵ شێوازی مەدەنین و ئێمە نوێنەری خەڵکین. بۆیە بەڵێ ئەمڕۆ لەگەڵ بەشێکی لەو هاوڕێیانەم لە فراکسیۆنە جیاوازەکان بەرزاریمان کرد لەو خۆپیشاندانە مەدەنی شاری سلێمانیە پشتیوانی داواڕاوەکانەکەین. داواکاریەکان بەگشتی لە مەسەلەی داهات و شەفافیەتی داهات و نەهێشتنی سیستەمی پاشەکەوت و گێڕانەوەی شایستە داراییەکانی موچەخۆران و کەسوکاری شەهید و مامۆستا و هەموو چی و جۆزەکان مەسەلەی شایستە داراییەکانی ئەو بازرگان و مقاول و ئەوانەی کە کۆمەڵێک پارەی زۆریان لای حکوومەتی هەرێمی کوردستانە، ڕەتکردنەوەی ئەو زیادکردنی باج و ڕسومات لەسەر خەڵک، ڕەتکردنەوەی ئەوەی کە بەنیازن پارەی لە خوێندکارانی زانکۆ پەیمانگەکان وەربگرن و هەروەها هەموو ئەمانەش بێگومان ئەبێ فیلتەرێکی یاسایی هەبێ کە ئەوەیە لە ڕاستیە بێ پەرلەمان و ئەوانە دەستنیشەکانیان کاتەوە. ئەمڕۆ زیاتر مەطلەبەکە مەطلەبێک بوو ڕوو لە حکوومەت لە مەسەلەی داهات و چۆن داهاتە خەیتە خزمەتی خەڵکی کوردستانەوە و ئەم سەرچاوەی داهاتانە ناشەفافە پێویستە ڕوون کرێ و لە سەر و هەمووشیانەوە. بەڵام بێگومان شتە ئەساسەکە ئەوەیە کە کۆتایی بە سیستەمی زۆرەملەی پاشەکەوت دێنێت. باشە بەڕێز شێرکۆ، وەک دەزانرێ ئەمڕۆ بەدەیان هەزار کەس لە مامۆستایان و فەرمانبەران لەسەر شەقامەکان بوون. ئایا هیچ بەرپرسێکی باڵای حکوومەت بەدەم داخوازی مامۆستایان و فەرمانبەرانەوە هات؟ بەڵێ لە سلێمانی پارێزگاری سلێمانی هاتە ناویانەوە و داواکارەکانی لێوەرگرت. وەکو ئەوەی کە بەڵێنیان پێدرابێت ئایا لە چەند هەفتەی داهاتوودا دەکرێت ئەم دۆخە کۆتایی پێبێت یاخود بەردەوامی دەبێت؟ پەیوەندیدارە بەوەی کە بە بڕوای من هەڵبەتەوەی کە من ئەمڕۆ ناویان نبوون، پەیوەندیدارە بەوەی کە لایەنی پەیوەندیدار کە حکوومەتە کە ئەگەر معنایەک ماوە حکوومەتداری چەند بەجددی یەتە پێشەوە بۆ جێبەجێکردنی داواکان کە خواستی ڕەوایە و ئەرکی حکوومەت ئەوەیە. یعنی ئەمە خۆپیشاندان نییە، ئەگەر حکوومەت هەیە ئەرکێتی نیشانە بکات. من دوایین پرسیارم لە جەنابتان ئەوەیە، جەنابتان کاتێک کە پەرلەمانتارن و لە هەمان کاتیشدا ئەندامی لیژنەی پەروەردەن لە پەرلەمانی هەرێمی باشووری کوردستان ئەم دۆخە چەقبەستۆی هەرێمی باشووری کوردستان کە بەتایبەت بەسەر مامۆستایاندا سەپێنراوە چۆن دەبینن و چۆن چارەسەر دەکرێت؟ لە ڕاستیە بە بۆچوون و ئێمە بە زانیاری ئێمە پارە هەیە و ئەم پارەیە ئەبێ بخێتەوە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان. حکوومەت لایەنی کەم ئەبێت خاوەنی ئەو بەڵێنە بێ کە لە 3/2016 لە بڕیاری 64 کە ئەم سیستەمە نایاسایی سەپاندووە ئەبێ خاوەنی ئەو بەڵێنە بێ کە خاڵی پێنجەم بەڵێنی داوە هەموو مانگێ
بەم سیستەمەدا بچێتەوە و لەگەڵ زۆربوونیدا هاتە دەستکاریکە بەڵێ ئەو کاتە $93 بوو ێستا $48 ئەو کاتە داهاتی ناوخۆوەکو ێستا نەبوو زیاترە بۆیە حکوومەت ئەرکێتی و پێویستە لەسەری ڕازگۆ ئەو خاڵی پێنجەمە جێبەجێ بکە بەمە بە بڕوای من هەم ئێستا هەم ئایندەی نەوەکانمان لە مەترسی دواخستنی خوێندن و فەوتانی خوێندن ڕزگارەکەین ئەگەر ئەم نخبە دەسەڵاتداری ناو حیزب و حکوومەت بەفیعلی ئەیانەوێت مەسئولی خەڵک بن بەفیعلی ئەیانێ خزمەتی کوردستان کەن بەفیعلی لە خەمی ئایندەی نەوەکانی کوردستانان نەک تەنها لە خەمی کۆمەڵێ شتی بەرژەوەندی شەخصی حیزبی خۆیانە بن کەواتە کە پارە بخرێتەوە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان نەک بنیادنانی سیستەمێکی داخراو لە هەرێمی کوردستانە. باشە بەڕێز شێرکۆ حەمەد ئەمە ئەمین پەرلەمانتار لەسەر لیستی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی هەرێمی باشووری کوردستان زۆر سپاس بۆ بەشداربوونت لە باشووری کوردستانەوە.